ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە نووسراوێک بڕیارێکی خۆی سەبارەت بە دەرکردنی دانیشتوانی گەڕەکی نەورۆزی کەرکووک هەڵوەشاندەوە. دانیشتوانی گەڕەکەکە وێڕای دڵخۆشییان بە بەرهەمی مانگرتن و ناڕەزاییەکان هەمان کات چاوەڕوانی ئەنجامی کۆبوونەوەی نوێنەرەکانیان لە ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیران دەکەن. نەبە تاکید دەمە زۆر دڵخۆشین وەکەوەی ئاگادارن لە 28 دوانزە بڕیارێک دەرچوو کە ملکایەتی ئەم هەنە بۆ بگەڕێتەوە بۆ سەردیفاع، بەڵام ئەوە بڵێن مخالفەیەکی قانونیان کردووە لەوەیە، یعنی چۆن فێڵێکی قانونیان کردووە بۆ ئێمە دوای هەڵبەکان ناخستەگەر وەزارەتی ئەنجومەنی وەزارەت مەڕای ڕاگررتنی ئەو بڕیاریدا ئێستا هەوڵەکانی مە بەردەوامە بۆی ئەو کێشەیە چارەسەر بکرێت. نوێنەرانمان وەکو وەفدی بڵێن خێوەتی ناڕازی سوونەتە بەغا بۆ ئەو مەبەستە ئێستا لە هەوڵی ئەوان بەڕاستی نەک هەر ئەو جێشە دەربکرێ و ئەوەندە ئەو بڕیار ڕابژێ وەڵکو بۆی بەنامەی تەمنیک ینی بێتە ئاراوە بۆی کە ئەم خانوانە تەمن بکرێت لەسەر ئەم خەڵکی ئێرە. هەوڵێکی زۆر دراوە بۆ ئەوەی کە ئەم وەزعە بە خۆشی و ئاشتی کۆتایی پێبێت. ئێمە یەکەم یەکگرتوویەکەی خەڵکەکەمان، دووەم ئەو بەرپرسانە دڵمان پێخۆشە، چۆن دڵمان پێخۆش نییە کە ئینسان لە ماڵ و زێدی خۆی دەرنەکرێت. تەبعاً دڵمان خۆشە، ئینشەڵا شتی باشتر و خۆشتریشی بەدواوە دێ. ماوەی 13 ڕۆژە هێزەکانی سوپای عێراق چوونەتە سەر دانیشتوانی کوردی گەڕەکی نەورۆز و داوایان کردووە ئەو خانوانە چۆڵ بکەن بە بیانووی خاوەندارەتی وەزارەتی بەرگری. ئەمڕۆ بە چەند داواکاریەکەوە نوێنەری دانیشتوانی گەڕەکی نۆرۆز لەگەڵ ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیران کۆبوونەتەوە. داواکاری سەرەکی ئەمە یەکەم دەرکردنی سوپا بە پێی یاسا بۆی نییە سوپا لەم سنوورانی ناو هەموو شارەکان دابنیشێ. ئەمە شتێکە لە یاسای عێراق و لە دەستوورە ڕێگە پێنەدراوە. دوم ئێمە هاوڵاتیەکی نامانەوێت فەرزکەین بەسەر خەڵکە، هاوڵاتیەکی چۆن هەر هاوڵاتیەکی تر لە پێنجوێن یا لە عیمارە یا لە فاو یا لە هیتی ڕوومادی چه حەقێکێتەوە ئێمەش هەمان حەقمان ئەوێت و نە ئەمانەوێ دەستدرێژی بکەینە سەر ماڵی دەوڵەت، دەوڵەتش ئەتوانێت دەستدرێژی بکاتە سەر ئێمە. بە پێی یاساکان ئێمە چی ئەکەوێتە سەرمان ئەیدەین و چی حەقێکشمان هەیە لای دەوڵەت وەک هاوڵاتیەک، نەگەوەی وەکەوەی باسێکن کە ئێمە هاتوینە ئەم خانیانەمان داگیرکردو. نەخێر ئەم خانیانە لە ساڵی 2023ەوە چۆل بووە. ئێمە کە ئاوارە بووینە زۆربەی هەرە زۆرمان ئاوارە بووینە و پێشمەرگە بووینە هاتوونێتەوە لێرە خۆمان چاکمان کرد و تای زانیشتوین. داواکاریەکانی سوپای عێراق لە هاوڵاتیانی کورد و کێشەکانی لەگەڵ دانیشتوان و جوتیارانی داقوق و تۆپزاوا و پەڵکانە و سەرگەڕان و لەیلان بوونەتە مایەی سەر ئێشە بۆ ئەو ناوچانە. هەر بۆیە دەستێوەردانەکانی سوپای عێراق لە کاروباری یاسایی و ئیداری سنوورەکە مەترسی سەرەڵدانی گرفتی زیاتری لێ دەکرێت ئەگەر بێت و سوپای عێراق دەستێوەردانەکانی ڕانەگرێت. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.